تەپوتۆز هەراسانی کردوون. خۆڵ لەگەڵ جوڵەی ئۆتۆمبیلەکان و لەژێر تایەکانیان بەبا هەڵدەکات و وەکو بەفر بەسەردار و درەخت و ماڵەکانیان دەبارێ. ئێرە ناحیەی بالیسانە. جارێکتر بەهۆی ئەوەی حکوومەت پارە بۆ کۆمپانیای جێبەجێکار دابین ناکات، کارکردن لە ڕێگا 23 کیلۆمەتریەکە ڕاوەستایەوە. بەڕاستی یعنی ئەو وەزعی ئێستا ئەو جادەی تێدا ئەو خەڵکە تێدا شانی ئەو خەڵکەی ئەومەتیقینی یعنی ئەو هەموو قوربانی و ئەو هەموو ئەزیەت و ئەو هەموو چیمیا باران و وەڵڵاهی گوناحە بەڕاستی عیب. یعنی وەڵڵاهی مرن باشترە و دەسەڵاتانێکە ئەو شتەی دەبینن لێرە. بەڕاستی ژیان نەمادە تەپوتۆزدا چیمیا بارانەکە گەلێک باشتر بلە وەزعی. چیمیا باران یەک زارات کوژی تاوە بەس ئەو تەپوتۆزە ژیانی نێشتین. بەڕاستی خەری بێزار بوو لە خۆی لەو تەپوتۆزە یعنی بەڕاستی لە بێوەسەش خراپ داینە. داواکەین ئیشەکەن لۆ ڕاپەڕین و بەزون دکات. بەڕاستی خەری لە خۆی بێزار بوو، هەر بێزار بووە. تاوەکو پرۆژەی قیرتاوکردنی ڕێگای بالیسان چووە بواری جێبەجێکردن، هاوڵاتیانی ناوچەکە بۆ ماوەی چەند هەفتەیەک بە تەواوی ڕێگاکەیان داخست. لە ئێستاژا لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە کارکردن لە پرۆژەکە ڕاوەستاوە بەهۆی ئەوەی حکوومەتی کاربارەکەری هەرێم پارە بۆ کۆمپانیا سەرف ناکات. بەهاری ئەم ساڵ دانیشتوانی گوندەکانی بالیسان بۆ ماوەی 20 ڕۆژ ڕێگاکەیان داخست تا وەکو حکوومەتیان ناچار بە دەستپێکردنەوەی کارکردن لە ڕێگاکە کرد. بەڵام دوای تێپەڕینی 4 مانگ بەسەر بەڵێنەکەی حکوومەت جارێکتر لە پاییزدا کارکردن لە ڕێگاکە وەستایەوە. بۆ هۆکاری وەسانی کارکردن لە ڕێگای دۆڵی بالیسان دەچینە لای بەڕێوەبەری ناحیە. ئەویش هۆکارەکەی بۆ پێنەدانی بودجە بە کۆمپانیا دەگەڕێنێتەوە و دەڵێت جیاکاری هەیە لە خزمەتگوزاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە نێوان ناوچەکان. لە 15 نوێی مانجی ئەم مانگە کۆمپانیای ناوبرا بە نووسراوی ڕسمی خۆیان ئێمە ئاگادار کردەوە کە دەست لە کار هەردەگرن لەسەر چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگای گشتی بالیسان شکارتە لەبەر ئەوەی ئەو پارەی نەختینەیە کە بۆیان دیاری کراوە پێیان نادرێتن. کار چییە؟ حکوومەت یەک حکوومەتە، بەڵام لە ناحیەی خەلیفان ڕێگای سپیلێک کارکردن تێیدا بەردەوامە، گوشمەکانیان بۆ سەرف دەکرێتن، بەڵام لە ڕێگای بالیسان شکارتە کە دوو ناحیە، دوو ئیدارە، دوو پارێزگا بێکەوە دەبەستێتەوە. ئەو نەختینانەی کە پێویستە بۆیان سەرفکرێت بۆیان سەرف ناکرێت و ڕێگا وەستاوە. ڕێگای دۆڵی بالیسان بە درێژایی 23 کیلۆمەتر و بە تێچووی 7 ملیار و 698 ملیۆن دینار چۆتە بواری جێبەجێکردنەوە. تەنها 150 ڕێگاکە تەواو بووە. دوای 32 ساڵ لە حکمی خۆماڵی ناوچەکە قیرتاوکردنی بەخۆوە نەبینیوە و بەهۆی ململانەی پارتی و یەکێتیەوە هاوڵاتیان هاوار دەکەن خۆڵ خەریکە دەیان خوات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.